سڵاو وینەرە وەشەویستەکە ئێمە ئینامێ هەورامان سڵاوتان لێبێت ئێمە لە هەورامانین لەم هەورامانە جوانەدا چەند پرسیارێک ئاراستەی دانیشتوان و خۆشەویستانی هەورامانەکەین لەگەڵمان نابن. ئێرە هەورامانە جوانی ئەمە منتیقەی هەورامان یەکەم جوانی هەیە ئەبێ هەمومان ئەو جوانیە بپارێزی وا بێگومان زۆر خزمەتگوزاری بۆ کراوە بە تایبەت بڵێن بیارە و تەوێڵە وڵی باشە بۆی کراوە بە وەکو پێویست نا بۆ وەکو پێویست چۆن وڵی بەعزە شوێنێک بۆی کراوە باز شوێنێک بۆی نەکراوە ئێمە دووسە ماڵین لەو سەرە هەموو چۆڵ بووە کەس چۆڵەوە لەبەر بۆ بێجادەی بێ هین بێڕایی بەرمیلێک نۆتە کڕین بە 10,000 اینجا بۆمان نەباتەوە 2000 ئایزەماندا 2000 بەزممان کرد کەس نییە بلێمان پسێتەوە ئێمە جەوات چۆڵە بێ هەموو دێکێت تەوێڵە چۆڵە بێ مزگۆتی بەرەژوور ئەم مزگۆتە بەرەژوور هەموو چۆڵە بێ وەکو ئەو جادەیە سەفەرمە و جادەی ڕێگەی زەردەهاڵ بەڵە بۆی کراوە بەزە و پێویستنیە بڕۆسە ناتوانین بێتە سەرەوە بەڵام هەر لە هەر شوێنێکی چاوەدانی بکرێ ناڵێن بە پێویستە بەڵام خۆت ئێستا دیمەنی بیارە ببینە و خۆت قازی بەر لە باتیم کاک وەڵی گرنگیە بەس وەکو پێویست نییە کا کاروان گرنگەکە ئەوە نییە کە یابێتی ئینسا ئەوە جادۆبانەکەی خۆتانەی بینن و جایتر بڵێم چی وەڵا نازانم چی تری پێ بڵێم ئێرەش خانەقای بیارەیە بەنسبەت دامەزراندنی ئەم خانەقەیە لە ساڵی 1370 هجری دامەزراوە تقریبا 126 ساڵی 6 ساڵەکە بەتە شێعمەری بیارە پێش ئەم خانەقە شوێنەکەی باق بووە شێ عومەر سندوویەتی کردوویەتی بەم خانەقە خۆی شاگردی وەستاڕەحیمی بیادەیی بۆ دروستکردنی خانەقە لەم شوێنەیە کە ئێستا ئێوەی تیا وەستاوە من نەتوانم بڵێم خانەقای بیارە لە تەواوی خانەقەکانی ترا جیایە بەچی جیایە خۆ لەوان زیاتر نییە بەڵام زیابوونەکەی ئەوەیە ئەوەی من بزانم لێرە ئەندازەیەکی 20 ساڵە من خۆم لێرەم زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکان لێرە چارەسەر کراون وەڵا قەمایان خەریکی هەر دەستخمەتی ئەم مناڵانە هەموو ڕۆژتێ بۆ دەست خوێندن الحەمدولە مناڵە هەموو ڕۆژتێ بۆ دەست خوێندن و زۆر چاک زیرەک ماشەڵڵا بەردەوامن الحەمدولە یا ڕەبی هەروەها بێزگە لە وەشکە مەدرسەیەکی تایە لەخوا بەزیاد بێ ئێستا ئەندازەی 7 فەقەی تایە والله هەر ئێمە خەریکی دەور دەرزە دەور دەرسی ئانی ئارێ والله ئەمە ڕۆژێ وێرە ئەرێ وەڵا ڕۆژێ بەڵێ
هەموو ڕۆژ ئایم خانەقای بیارە ئەم شوێنێتیایە کە شوێنێکە پێ ئەڵێن مەرقەد شوێنی ئەو پیاوچاکانن کە تەواوی ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ خزمەتکردنی فەقێ و لەگەڵ فەقیرە زۆربەی ئەو کەسانەی کەیەن هەر ئێستاش چۆن ئەگەر بیزبێتتان لە خانەقای تورکیا کە حەزەتی شێخ عوسمان ئەو خزمەتی ئەو خەڵکانەی کردووە لەو کاتێککە گەنجەکانمان وەکو لێشاو کە ئەچوون بۆ دەرەوەی وڵات و بەتایبەتی ئەوروپا لە ڕێگەی یۆنانەوە بە شاهێدی چەند نەفرێک کە ڕۆژانە کەمتر لە 1000 نەفر لە خانەقای تەیواڵە نانی نەخواردووە ئەمەش دەستکردی ئەوانە لێرەشەوە ئەگەر ئەبینی ڕۆژانی جمعە خواردنی کەمتر لە 100 نەفر دروست ناکرێت لێرە ئێستاوە خەریکی ئەوەن خواردن بۆ بەیانی بەڵێ ئێستا خەریکی ئەو ئێستا بۆ بەیانی نییە ئێستا خەریکی ئەو خواردن بۆ ئێوارە لە خانەقای بیارە چێشخانەیەکی لێ بۆ دروستکردنی خواردن بۆ ئەو خوێنکار و فەقیانی کە لێرە دەرس خوێنن سڵاو لێ بێ خاڵیان چۆنی خەریکی خواردنی بێخوا باوانم بەخێر بێن خواردنی بەڵێ لێرە چێش لێنم بۆ ساڵە میشا گوێم تەواو نییە تۆزێ چەند ساڵە میشاکی وڵات تقریبان 11 ساڵە لێرەم بەڵێ هەر خۆم بەتەنیا خواردنوشتانە بۆ چیە؟ بۆ فەقیەکانە بۆ میوانە و لێنین و ئیتر هەموو کەسێک لێرە توانێت ناخوا بەستە نافەقەکان میوانیشمانێ دایمە فەقیەکانیش و میوانیشمان هەرێت و ئیتر ئەبێ لە ڕۆژانە نیوە ڕۆژی ئێوارەش بکەم بەڵام لە 150 کەمتر نابێ بێکەم چکە ئێمە خۆمان دەوری 6 فەقێمان هەیە میوانیش دایمە لە 30 میوان کەمتر نایە بۆ لامان وڵا بۆ ئێوارە بێ بۆ چێوچێ وڵا بۆ کەسێکیان بێ بەستە نابۆ فەقەکان ناوەڵا بۆ هەموو کەسێک بۆ هەموو کەسێک بۆی هەیە بەڕێوەڵا بۆ ئێمەشانە هەرێوەڵا وڵا ئەمە فەقەکان زەحمە دەچێشن چێش و شتەکە لیانێن کە چێشتەکان لێنا ئەو جارەی ئیدەیەک زەحمە دەچێشن کاروبارەکانەوەی فەقەت چێشتەکە نەستەرێ بۆ مساعیدەکانی هێن و مساعیدەکانیش بەعضەکان وەزیفیان ئەوەی دای بنێ سفرەکان ڕابخەن و ئاو شتەکە بهێن و ئیدی ئەمە جەسە سفرە حازرە بین و تا جەمەکان خلاص دەبن لە نێوان ملمەلانە سیاسەکانە لە کاتێکە کە شەڕی ناوخۆ یاخود شەڕەکانی نێوان لایەنە سیاسی ئەلمانیەکان و لایەنە ئیسلامیەکان لەو کاتەیە کە ڕووداوە بوو یەکێ لەو شوێنانی کە بۆ قوربانی یاخود بۆ جێی پرسیار و پرسیاری ڕاگەاندەکان لە خانەقای بیارە بوو کە گۆڕی ئەو کەسە پیرۆزانی یاخ ئەو کەسە ئەینیانی کە لەم خانەقایان نێژراون هەڵدرانەوە بەڵێ بەڵێ ئەم شوێنەیە بەداخیشەوە لەو بارەنە ئاساییەکی ڕووی کردە منتیقی هەورەمان و بەتایبەتی بیارە ئەلبەتە ئەوان هەڵسان بە دەرکردنی لاشەی ئەم پیاوچاکانە کە لە خزمەتکردن بە فەقیر و بە بەزانین هیچی تر زیاتریان نەکردووە خەڵکانی کە لێرە نێژراونوان و کە لە شوێنێکی پیرۆزە ناشتوتانە و پێشێڵەن مەرقەد و لە خانەقای بیارەشدا داتانەوە خەڵکی هەورامان بوون بەڵێ بەڵێ هەڵ خەڵکی ئێرەن خەڵقی هەورامانن و خەڵقی بیارن و خەڵقی تەوێڵان و خەڵقی منتقەی هەورامانن غەیری ئەوان لێرە نەنێژراوە کتێبخانەیەکی شتانەیە بێگومان جا شتی تریشی ئەلبەتە مەگە پیشانتان دەم بڵێ ڕوونکەیتەوە ئەلبەتە بەڕێژیان ئەم سنووقە ئەم سنووقی کە لێرە بەڵێ ئەمە سنووقە کە پێی ئەڵێن سنووق مەحاسینی شەریفێتیایە مەحاسینی شەریفە چەند تاڵەمووی ڕیشی پێغەمبەری تایە ئێستاش ئەو مووە لێرە وجودی هەیە نەخوا بە زیاد بێ سەیریکی کلیلەکە لە ئێمەنیە بەداخەوە کلیلەکە لە سلێمانیا لای بنەماڵی شێخەکانە چۆنە لێرە داتان ناوەکە کەسێ لێرە سەردانی بکات و بێت ئەم شتە ببینێت ئەمە زمانی خۆی کە ئەم زاتە مبارەکانە کە لێرە بوون سڵتان عەبدولحەمیدێکە بوو لە تورکیا کە پیاوی چاک بووە ئەمانەی ئێرە زانیویانە کە سڵتان عەبدولحەمید لە مەدینەوە چەند تاڵەمووی ڕیشی پێغەمبەر خاسەربێ بە هەدیە بۆی هاتووە بۆ خۆی لێرەشەوە ئەوان نوێنەیەکی خۆیان نێرن ئەلبەتە کە داوای لێ ئەکا کە منتیقەی هەورامانیش بێبەش نەبێت لەم بەرەکەتی پێغەمبەر خاسەر بێ ئەم بەڕێزە کە ئەچێ نێردراوی ئەم زاتە مبارەکانە کە ئەچێ بۆ ئەوێ
سلطان عەبدولحەمید عادەتی وا بوو هەر کەسێ داوای هەر شتێکی لێ کرد بەس بۆی بکرا بە جێبەجێ کرد ئەمیش وتوتی بۆچی هاتووتی وەڵی بۆ شتێک هاتووم ئەگەر وعدم پێ نەدەی نایڵێم سلطان عەبدولحەمیدیش پیاوی چاک بووە و توتی دەی بە من بکرێ وعد بێ بۆ جێبەجێ یەکەم ئەویش ئەڵێ ئێمە بیستمانە تۆ چند تاڵەموویەکی ڕیشی پێغەمبەر لە مەدینەوە بە هەدیە بۆ تۆ هاتووە حەزەکەین منتیقەی هەورامانیش بێبەش نەبێ لەما سلطان عەبدولحەمیدیش ئەوەی کە من بیستمە لە مامۆستا بەڕێزەکانی ئێرە وتی واللهی داوای 2 کیلۆ گۆشت و لە ڕانی من کرد با پێم خۆشتر بوو نەوەک داوای ئەمان بکەی بەڵام تازە وعدم داوە ئەویش چەند تاڵەموویەک بۆ بیارە و بۆ ئەم منتیقەی هەورامانە ئەنێرێ شێخەکانیش دابەشی ئەکەن بەسەر بیارە و تەوێڵە ئێمە لە ناوچی هەورامانین و ئێستا لە بیارین بەردەوامین ئێوەش بەردەوام لەگەڵمانە بن بەڵام پاش ناوبڕێک ئەگەڕێنە وڵاتان لەگەڵمانە بن